باس لەوە کەم دەوڵەتی فەڕەنسا کە دروست بوو. شۆڕشی فەڕەنسی هەمومان نەزانی ساڵی 1789 دروست بوو. شۆڕشێکی جەماوەری بە قووەت، شۆڕشی شەعبێک، بیرمەندانێکی زۆریان بربڕێوە، سیاسەتمەدارانیان بربڕێوە. ئەم شۆڕشش کە لە 1789یە تۆ بێ حساب بکەی لە 1517 دانتی لەسەر کۆمیدیای ئیلاهی نووسیوە. یعنی لە 1500 هەمووی بەردەوام هاتووە ململانەیەکی گەورەی فکری دژی ئیمپراتۆر، دژی کڵێسا، دژی فیۆدالیزم دەرە بەگایەتی کە 400 ساڵی خایە. دژی ئەو سیستمانە هەمووی خەڵکەکە بە بیرمەند و سیاسەتمەدار و بە دیندار و چونکە مارتن لۆثەریش لە 1517 مەزهەبەکەی خۆی دروست کرد، پرۆتستانتی. یعنی گۆڕانکارەکە لە ناخی دینەکەشە دیسان و دیندارانیشە شۆڕشێکی تری دروست کردەوە بەرامبەر بە کاتۆلیکی لە بیرمەندی سیاسی و سەدانی وەکو جان جاک ڕۆسۆ کە گرێبەستی کۆمەڵایەتی نووسی. جان جاک ڕۆسۆ 14 ساڵ پێش ئەم تاریخە پێش سەرکەوتنی شۆڕشەکە کۆچی دوایی کرد، بەڵام کتێبی گرێبەستی کۆمەڵایەتی نووسی بوو کە خۆلاسەکەی ئەمەیە گرێبەستێک لە نێوانی دەسەڵاتدار و خەڵکەکەیە هەیە. ئەم خەڵکە تەنازولیان لە کۆمەڵێک حقوقی خۆیان کردووە بۆی ئەم دەسەڵاتدارە بتوانێت دەستور پیادەکە، یاسا خەڵک هەموو وەکو یەک لێ بکە لە بەردەم یاسایە. ئەنجا ئەوەی پەیوەندی هەیە بەسەر سەربازی و ئەمن و ئەمان و داخلی و خارجی و سکەلێدانی پارە و ئەم جۆرەشتانە ئەوە هەمووی دەوڵەتی گرێتە بەردەست. بەپێی ئەم گرێبەستەش خەڵک ئەتوانێت ئەمانە بکە. ئەمەی فەڕەنسا کە ڕوویدا شۆڕشی فەڕەنسی تەمان بوو بە سەرچاوەیەکی گەورەش بۆ شۆڕشەکانی تر و بۆ میلەتانی تر لە دوای ئەو کە هاتن. شۆڕشی فەڕەنسیش بۆ خۆی متەئەسیر بوو بوون بە کۆمەڵێک شۆڕشی تری وەکو هی ئەمریکا و مافی مرۆڤ لە ئەمریکا کە پێش ئەوان دیاری کرابوو. ئەو ڕۆژەی کە کۆبوونەوەیان لەسەری کرد 5/5/1989 سێ نوێنەر هەبوون، واتە نوێنەرانی سێ چین هەبوون لە فەڕەنسا، پێیانوتن طبقات. ئەمە طبقی دەرە بەگایەتیەکانن یا بیرمەندەکانن یا طبقاتی دینیەکانن یا شتێکی لە وابەتانە. ئەمانە کۆبوونەوە زەختێکی زۆریان لەسەر لویسی 16 هەم دروست کرده بوو کە اعترافیان پێ بکە. اعترافی پێکردن بەو سیفەتەی کە نوێنەری چینەکانی خۆیان. دوای ئەمانە یەکیان گرت ئەنجومەنی نیشتیمانیان پێکەرە 22 ڕۆژ دوای ئەو سەرکەوتنی شۆڕشەکە. ئەنجا عەهدیان کرد سوێندی خۆیان لە ناوخانە بە مقەدەساتی خۆیان سوێندیان خوارد کە هەر سێکیان وەکو یەک کوت لە ئیشەکە، واز ناهێن کۆڵ نادەن هەتا دەستووردا ئەڕێژن. ئەم دەستورە واز لێنان هەتا مناقەشە ئەکرێ لەسەر ئاستی هەموو فەڕەنسا. وەختێک کە مسادەقە ئەکرێ ڕۆڵی خۆیانی تر کۆتایی پێدێن. جا تەماشا ئەم گۆڕانکاری و سەیری ئەم دەستورەکەش کە لە کوردستانە حەمامی پێداخرا. لە ساڵی 1991 کە ئینتیفاڵزەکە بوو، سوید مەسئولیەتی هەموو شتە تەکنۆلۆجیەکانی پەرلەمانی خستە گردنی خۆی، کۆمپیوتەر و خەتی ئینتەرنێت و خەتەکانی تر و چۆنێتی ڕەبتکردنی میکرۆفۆن و سەماعە و الحاصل اتصالاتی ناوە و دەرەوە هەموو شتێکی گرتە ئەستۆی خۆی و لە 92 بۆیان دروست کردن. لەو سەردەمەشا کورد بۆ خۆی پەرلەمانی بە شتێکی زۆر مقەدەس زانیکەوە لە 95 هەڵیان بژار 95 بەڵام یەکەم بڕیاری پەرلەمان کە 50-50 تەوزیعان کرد لە بینی دوو تاغوتەکەیە قووەتی سێم نەما، چونکە دائیمە قووەتی سێهم ضروریە لە نێوانی دوو حیزباکە هەن. مادام قانون نایگرێتەوە تەوازن دروستە بێتەوە بە هێزی سێم. بۆیە بزوتنەوەی ئیسلامی زامینی ئەو دوو هێزە بوو کە بزوتنەوەی ئیسلامی نەما ئەوانە یەکجار بوون بە غول بوون بە دێو بوون بە عازیا بە هیچ پڕ نەبوون. بۆیە ئێستاش ضروریە هێزی سێم دروست بێتەوە ئەگەر ئەوانەمانەوە. ئەمەندان پەرلەمانانی فەڕەنسا دوایی هاتن کەوتنە مناقەشەکردنی دەستور. 2 ساڵی ڕەبەق خەریکی نووسینەوەی دەستور و مناقەشەکردن و ئەو شتانی بووین هەتاکو ڕەشنووسی دەستورەکان تەرتیب کرد لە ئابی 1991. یەکێک کە ناوی تۆریەیە بیرمەندێکی فەڕەنسیە ئەڵێ
دەستور بوو بە شتێکی مقدس لە زانکۆ و مەڵبەند و قوتابخانەی مناڵانیشە مناقەشە ئەکرا چاپ ئەکرا و ئەنێررا بۆ شار و لادیەکان هەتا هەموو لایەک مناقەشەی بکەن بوو بە ڕاگەیاندنی مافەکانی مرۆڤ و هاوڵاتێتی ئەمە عینوانەکەی بوو ڕاگەیاندنی مافی مرۆڤ و هاوڵاتێتی یعنی کە بووی بە هاوڵاتی فەڕەنسا ئەنجاوان دیاریشیان کردو کەی ئەبی بە هاوڵاتی فەڕەنسا دوای 5 ساڵ کەی هاوڵاتی و داماوی کوردی سەردەشتی یا ئامەدی یا هی ڕۆژاوە لە هەولێرا بوون بە هاوڵاتی هیچ ئێستا شەرپەناهێندە ئەو هەموو داماوەی لە کۆیان ڕاکردوەکانی دەستی ئێران و جمهوری ئیسلامی ئێرانی یا ئەوانەی ترکە لە تورکیا ڕایان کردوانەی لە سووریا ڕایان کردو ئاوارە بوون ئەوانەی 5 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵیان تەکمیلە کردووە هێشتا چاوەڕێی ئیقامەن ئێوەزانن چ جەریمەیەکە ئەمە یعنی تۆ کوردێک لەو دی سنوورە مەلعونەکەەوە بێ وای حساب کە ئێوە هاوڵاتیەکی ترە خۆت وابزانی کە تۆ جنسیەت بەدەستە کە ئێستا عەبادی هەموو شتێکتان لێسەنێت جەبزانە ئەو دەستورە شڕۆڵەی ئێوە داتان ڕشت کە مقدیمەکەی جارە بۆ ڕازیکردنی ئەمریکا بوو لە بەڕێ باسی ئەبراهام لینکۆڵنەکەن برگەکانی ناوەی کە لەسەر تەکفیرە کە لەسەر تیرۆرە کە لەسەر قاچانەوەی وەکو خۆتان ناوتان ناو لەسەر دوژمندارێتی ئەجنەبی بۆی هیچ کەسێ نەتوانە بەرامبەر احتیلال بوەستێت هەموویتان کرد بە قانون و حکمی ئەعدامی لەسەر بوو بسمیلای دەستورەکەتان بوو بڕیاری یەکەمی پەرلەمانە هەڵوەشاوە سەخیفەکەتان دوو لەو ئاەت و حەدیسانی کە تایەتی بڕیاری یەکەمتان فیدرالی بوو بڕیاری دووهەم کوشتنی کوردی باکوور بوو لە قازانجی تورکیا بۆی مەرزی ئیبراهیم خەلیلتان بۆ بکەنەوە 1000 دانە پێشمەرگەی پەکەکەتان کوشت ڕسمی 500تان گرتبوو لەسەر جادەی دهۆک بۆ زاخۆ بۆی نیشانی میدیاکانی تورکیای بدەن و بە سەربەرزی و بڵێن ئەوە تا ئێمە هەین لەو کاتی نێچیروان بارزانی فەخر و شانازی بۆەوە کرد ئەیوە ئێمە ناهێڵین ئاردیش بۆ قەندیل بڕوە لەبەرەوەی پەکەکەی لێبوو لە تەنگی بێگۆڤەدا پێش جێشی تورکی کەوتبوون و دەوەن بە دەوەن و بنبرد بە بنبرد لغمتاندا ئەنا لەوێ جعفەرە پرتەش جعفەرە تورتەش کە حساب بووە بە شۆڕژگێڕی ئاش بەتاڵەکە کە لە 15,000 پێشمەرگەم لا بخۆم ئەمری انسحابم پێدا ئەویش بە چاوێکی پلاستیکی زۆر قایمەوتی ئێمە هەموو شاخەکانی پێنجوێمان ڕووماڵ کردووە لە قازانجی شێ لە قازانجی ئێرە دوایەوەی پاسدارتان هێنایە کۆیە دوایە ئەوانی تریش 92 کیلۆمەتریان پاکسازی کرد لە سەردەشتەوە بۆ خانێ بۆ پاسداران پارتی وێچێتی دوایەوەی جێشی تورکیاشتان هێنایە سەر قەندیل بە هەردووکتان جێشی ئێرانیشتان هێنا هەردووکیشتان جێشی عراقیتان هێنا مزاهدەی چی لەسەر کوردایەتیەکەنەوە پەرلەمان لە فەڕەنسا وا دروست بوو ساڵی 1989 2 ساڵ مناقەشەی دەستورەکە بوو اینجا تەسەورکەن عەزیزانی من 59 ساڵ مراجعەی دەستورەکە نەکرایەوە دوای ئەو 98 ساڵی تریش مراجعەی دەستورەکە نەکرایەوە لەبەر ئەوەندە جوان سیاغە کرابوو ساڵی 1946 مراجعەیان کردووە لەبەرەوەی ژنانی فەڕەنسی دەورێکی ئیجابی زۆر گەورەیان بینی لە جەنگی جیهانی دووەمە بە تایبەتی لە گرتنەوەی پاریسە ئەنجا لەبەرەوەی ژنانی تیانە بوو پێشتر ئەنجا لە اختلافیان لە تەمەنەکانە هەبوو بڕیاریاندا بوو کە ئەو کەسەی ئەبێ بە ئەندام پەرلەمانە بێت 40 ساڵ بێت دوای کردیان بە 25 ئەنجاوتیانەوەی کە دەنگەدا بێ 25 بێت دوای کردیان بە 23 ئەنجا کردیان بە 21 تا ئێستا کە ئێستا 18 وەکوون عمومی ئەوروپا تەسەورکەن عەزیزانی من ئەم دەستورە نووسرایەوە مناقەشە کرا لە هەموو گوند و شارێکی فەڕەنسا ئێستا ئەتوانی سوێند بخۆی لە 102 ڕۆشن فکرانی کورد دەستوری کوردستانیان نەبینی یان ئەو کاتە بینیویانەکە ئیتر بڕیاری لەسەر درا مسادەقە کرا دەستورێکی فاشل تەرجمە کراو هی خەڵکانێکی تر و بۆ ڕازیکردنی دەرێ چۆن ئەو پەرلەمانیان تەشکیل کرد و دوایی ئەو فەرەنجی بەشانانە و بڕنەوە بەشانەکانی ناو پەرلەمان کە دێن و ئەچن هەروەکو ڕەمزێ
منعی ڕئیس پەرلەمانەکەشیان کرد کە بێتەوە بۆ هەولێر. چۆن کاک مەسعود بۆ خۆی دەرگای پەرلەمانەکەی داخست و کلیلەکەی خستە دەرپێی بزووی دەرپێکەوە، چۆن ئاوە بە ئیستێهتار هەم پەرلەمان هەم دەستور هەم حکوومەت هەم هەموو شتەکانی ترتان ئێڵغا کردن. ئێوە فاقد الشەیئن، خەڵگە بێ ئەمە بزانێت. عەرەب ئەڵێ فاقد الشەیء لا يعطيه، ئەو کەسەی شتێکی پێ نییە نایداتێ. کاکە تۆ مەنجەڵە ماستێکت پێ نییە داوای قاپێ ماستی چی لێ بکەم، تۆ دەرمانت پێ نییە من داوای چی لێ بکەم بۆ عیلاجکردن. برا تۆ سەرتاژنی بێ من داوای سەرتاشی لێ بکەم چیەکەی؟ هەموو میهنەکانی تر و هەموو ئیشەکانی تریشوان. تەسەورکەن ئەو دەستورەی فەڕەنسا یەکەمین خاڵ یەکەمین مادەی ئەڵێ قەولەکەی عومەری کوڕی خەتابە کە ئەی فەرموو مەتى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا. ئەوە چۆن و کەی ئێوە ئەو مافەتان وەرگرتووە کە خەڵک بکەن بە کۆیلە لە کاتێکە بە ئازادی لە دایکیان لەدایک بوو. یەکەم بڕگەی دەستوری فەڕەنسا ئەڵێ یولد الناس ئەحرارا، خەڵک بە ئازادی لە دایکە بن. یعنی پێویستە ئازادی یەکەم قیمەتی ئینسانیەتی ئینسانەکان بێت. بۆیە لە ئەوروپای عەدام نەماوە، بۆیە 50 کەسیش بکوژی 100 کەسیش بکوژی دەسەڵاتدارانیش هەمووی بکوژی ناتکوژنەوە، چونکە ئەڵێ قیمەتی ئازادیەکەی لێ ئەسێنینەوە کە سجنە بێت، نەک کوشتنەکەی کە ڕۆحی لێ بسێنینەوە. ئەنجا تەسەورکەن ئەو مادەی یەکەمە کە باسی ئازادیەکە، ئەو ئازادیان چۆن پاراستو، چۆن پرۆتۆکۆلاتیان لەسەر دروست کردو، چۆن پابند بوون پێیەوە لە هەموو مؤتەمەراتی خۆیان، لە هەموو ئەحزابی خۆیان، لە هەموو جومگەی ئیدارەی دەوڵەتەکەی خۆیان، لە هەموو گۆشەیەکی ئاڕاستەکردنی کۆمەڵگەکەی خۆیان کردیان بە قانون. یەکەمین شتێک کە تێ ئاپارێزرێ ئەمەیە. بڕگەکانی تر سەروەرەتی دەستور، شکۆمەندی نیشتیمانی، هەڵبژاردن ئینتیخابات، جۆکردنەوەی دەسەڵاتەکان، یەکسانی بەرامبەر یاسا وەکو مادەی شەشەمەڵی، هەر یەکێک لەمانە جیاکردنەوەی دەسەڵاتەکان. ئێستا ڕئیس جمهوری فەڕەنسا ناتوانێت ئیقامە بدا بە یەکێکە گەر قانون ڕێگای نەدا، ناتوانێت ئیقامە لە یەکێ بسەنێتەوە ئەگەر دەستور ڕێگای نەدا. ئەنجا دەسەڵاتەکان، پەرلەمان، دەسەڵاتی یاسادانان، دەسەڵاتی جێبەجێکردن، دەسەڵاتی داوەری، هەمووی بە قانون ڕێکخراوە. لەو زەمانەوە لە زمانی 1789 دواییتر لە زمانی 1884 کە ئیعادەی کرایەوە دیسان سیاغەیەکی تر، لە زمانی 1946 کە سیاغەیەکی تری نهایی کرایەوە.